باشە وەزەی باشە سڵاوتان لێبێ کۆتا ڕۆژی مانگی 2020 و شوێنەکەمان و دەمیشە هەوڵی دەشتەرگەری لە نەخۆشخانەی ئاسوودەی ئەهلی سوپاس بۆ خوا کە یەکیشت لەو ناوانەی کە پێویستی بە چارەسەر بوو وا چارەسەرەکەی تەواو بوو ئامێرەکانی دێکراوەتەوە و هێواش هێواش بەخەبەر دێتەوە ناچار بووین بۆ مناڵە 7 دانە لە دانەشیرەکانی هەڵکێشین سوپاس بەخوا دانەکەمان پاک کردەوە دانەکانیشمان بۆ پڕ کردەوە 4 لە دانە هەمیشەکانی پڕ کردەوە ئەوەی کە گرنگە و پایانی ئێرەیە ئەو دانە شیرانەکە هەڵمان کێشا بەداخەوە پێشترا چاکرا بەڵام تەکنیکی چاکردنەکە باش نەبوو کە بەرەوە کە ناچاربووین هەڵیان کێشین و هەنێکی تر جگەرەوەی کە چاکرا بوو بە عەمەلی چاکردنەوە هەو ستیلمان کرد بەسەرەکە بۆ چان پێڵێندانی ئەسا بۆ پڕان پێڵێندانی سپایدەرمان پەیامی هەمیشەیمان دووبارەیەکەینەوە تکایە کاتێ مناڵەکانتان تەمەنە بە 1 ساڵ بیان هێن بۆ لەمان بووی کە فێرتانکەین دانەکانیان پارێزن و تکایە ڕۆژانە خۆتان دوو جار دام بۆ مناڵەکانتان شۆن پێش خەوتن و دوای نانی بەیانی هەر کاتێکیش وا نەخواستە مناڵەکانتان پێویستیان بە هۆشکاری گشتی هەبوو دەست بە دەست و پشتیوان بەخوا کارەکان بۆکەین ڕێز و حورمەتی تۆڵ ساڵح جاق پزیشکی دانی خێزان ماڵ و گەورە سوپاس بۆ ستافی هۆشکاری نەخۆشخانەی ئاسوودە و سوپاس بۆ ستافەکەی خۆشم کە لە پشتەوە خەریکن کارەکانیان زۆر سوپاس